سڵاتان لە بێدازان خۆشەویستان بەخێر بێن بۆ بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. ئێمە لەو ڤیددیوەیە باسی ئەوە دەکەین ئەو کۆرسە تایبەتە بە چ دەخوێنین فێری چ دەبین زۆر گرنگە پێش ئەوەی فێری هەر شتێک بیا خۆ دەست پێ بکەیت بە هەر کۆرسێک بزانی ئەو کۆرسە باسی چ دەکا. ئێمە لەو بەشە ئێمە بەشی یەکەم فێری زۆرەکانی نێتوەرک بووین، فێری تەپۆلۆژیایەکان و تەکنەلۆژیایەکان بووین، فێری زۆر شتێکی سەرەتایی بووین. بەڵام ئەو بەشە تایبەت دەکەین بە OSI مۆدل کە لە حوت چین پێک هاتووە. باشە پرسیار ئەوەیە OSI لەیەر چییە؟ سوودی چییە؟ و بۆ دەبێت ئێمە فێری OSI مۆدل بین. سەرەتا یەکەم شت OSI مۆدل زۆر داواکراوە لە کۆرسی نێتوەرک پلس کەمپەتیە نێتوەرک پلس لە بڕوانامەی نێودەوڵەتی کاتێک تۆ ئێگزام و تێست دەکەی زۆربەی پرسیارەکان OSI مۆدلی تێدایە. دووەم سوودی لە کۆرسی سیسکۆ کاتێک باسی TCP/IP دەکا خۆی بەشێکە لە OSI مۆدل. تۆ گەل لە OSI مۆدل باشی تێگەشتی TCP/IP زۆر ئاسان دەبێ بەلاتەوە. باشە سێم سوودی ئەوەیە لە چارەسەرکردنی کێشەکانی نێتوەرک تۆ بە شێوازێکی ستاندارد دەڕۆی بۆ دۆزینەوەی چارەسەری کێشەکە. یعنی بۆ نمونە تۆ دەزانێت ئایا کێشەکە لە کێبڵە لە فیزیکەڵە یاخود کێشەکەت لە نێتوەرکە لە ڕاوتەرەکەیە یان کێشەکەت لە سۆفتوێرەکەیە بۆ نمونە لەناو بەرنمەکەی کۆمپیوتەرەکەیە. OSI مۆدل بۆ دروستکرا. سەرەتای دروستبوونی کۆمپیوتەرەکان ئەو کۆمپیوتەرانە کە دروست دەکران پەیوەست بوون بەوەی کە ئەو بڕاندێک کە کۆمپیوتەرەکەی دروست کردووە دەبێت لەگەڵ نەفسی براند کار بکە. باشە یعنی لەو حاڵەتە کڕیار پەیوەست بوو بە کڕینی کێبڵەکان و ئەگەر کۆمپیوتەرێکی دیکە دەیەوێت پەیوەندی لەگەڵ بکە دەبایە لە هەمان بڕاندبانە. بەڵام ئەو کێشەیە چارەسەر کرا بە دروستبوونی OSI مۆدل کە ستانداردێکی جیهانی دروستکرا بۆ چۆنیەتی گواستنەوە و نردنی داتایەکان لە ڕێگای نێتوەرک و ئینتەرنێت. باشە بۆیە OSI مۆدل یەکێکە لەو ستانداردانەی کە ئامانجی ئاسانکردن و یەکخستنی نردنی داتایە لە نێوان ئامێرە جیاوازەکان. دووەم پرسیار باشە OSI مۆدل چۆن کار دەکا؟ لەسەر بابەتی چین کار دەکە واتە لەسەر ڕێبازێکی چینی کار دەکە کە هەر بەشێک لەوانە ئێمە چین بە ئینگلیزی پێڵێن لایر خۆشی لە زۆربەی پرسیارەکان کاتێک پێت دڵێ لایەری حوتەم چییە تۆ دەبێ بزانی کە ئەپلیکیشنە بۆ نمونە لەسەر چینی لایر کار دەکە. هەر لایرێک بەرپرسیارەتیەکی تایبەتی خۆی هەیە. باشە مەسئولیاتە چی تایبەتی خۆی هەیە ینی لایەری سێم نێتوەرک بەرپرسیارەتی پرێزنتێشن و ئەپلیکیشن ناکە. هەر بەشێک لەوانە کارێکی تایبەتی خۆی هەیە ئەنجامی دەدا و پێویستە زۆر بە باشی ئەنجامی بدە. چکەگەر هەر یەکێک لەوانە تووشی کێشە بوو داتایەکە ناڕوە نا دەتوانی وەری بگری نەدەتوانانی داتایەکە بنیری. زۆر گرنگە حوت چینەکە بە باشی کار بکەن. باشە سەرێکی تر ئەوەیە کاتێک باسی چین دەکەین نمونەیەکی ئاسانتان بۆ بێنم. کاتێک تۆ ئۆردەری خواردنێک دەکەی لە چشتخانەیەک سەرەتا چێشتلێنەرەکە شێفەکە خواردنەکە دروست دەکا پاشان خۆی پاکێجی دەکە یاخود دەینێرێ بۆ ئەو کەسێکە خواردنەکە پاکێج دەکە 100% خواردنەکە دەنێری بۆ ئەو کەسێکە خواردنەکەی پاکێج دەکات دەکاتە ناو بۆکسی خۆی. پاشوی دەڕواتە بەشی کاشێر کاتێک دەزانێتن نرخەکەی چەندە و چەند لەسەر کڕیارەکەیە. پاشوی دلیڤریەکە ئەو کەسێکە خواردنەکەت بۆ دەگەیەنێ بەرپرسیارە لە گواستنەوەی خواردنەکە بۆ تۆ کەواتە سیرکەن لێرە هەر کەسێک بەرپرسیارەتێکی تایبەتی خۆی هەیە ینی شێفەکە ناتوانێت بڕوە خواردنەکەت بۆ بگەێنی باشەی چێ لە دوایوی جێوی دەگرتەوە. بۆیە هەر کەسێک پەیوەستە بەوەی کە بەرپرسیارەتی خۆی باشی تەواوکە و پاشان داتایەکە و کارەکەی خۆی بداتە لایەرەکەی دی بداتە کەسەکەی تر. بۆیە OSI مۆدل لەسەر چینایەتی کار دەکات لەسەر چین کار دەکات لایر ینی هەر لایەرێک کارێکی تایبەتی خۆی هەیە کاتە کارەکەی خۆی تەواو دەکا دەیدا بە لایەرەکەی خوارەوە یاخود لە خوارەوە دەیداتە سەرەوە باسی وانە دەکەین بەگشتی. سارێکی تر گرنگ ئەوەیە باشە ئێمە لەو کۆرسە فێری چ دەبین چۆن باسی OSI لایر دەکەین ئایا وەکو ڤیدیۆیەکانی دیکە تەنها بە شێوازێکی گشتی بە شێوازێکی زۆر کورت باسی OSI مۆدل دەکەین نەخێر. ئێمە لەو بەشە زۆر فۆکس دەخینە سەر OSI مۆدل باسی ئەوەتان بۆ دەکەم کە هەل لایەرێک هەر چینێک لەوانە کاری چییە لە چەند بەش پێک هاتووە
سوودی چییە، زیانی چییە، چۆن کار دەکات، چۆن داتایەکە وەردەگرێت. باشە زۆر گرنگە زۆر بە تەواوی فێری OSI مۆدل بن. لەوانەکانی داهاتوودا لە پلەیلیستی کەناڵەکەم یاسین هەیگاس کاتێک دەڕۆنە شوێنی پلەیلیست نووسراوە بەشی دووەم کۆرسی نێتوەرک پلس. باشە ڤیددیو دوای ڤیددیو باسی OSI لێر دەکەین تاکو دڵنیابن لەوەی کە بە تەواوی لە OSI مۆدل تێگەیشتون. تاکو ڤیددیۆی داهاتوو هەر شاد و بەختەوەربن. خوداحافظ.